ساڵانەی دواییدا لە هەرێمی کوردستان هاوڵاتیان ڕویان لە بەخێوکردنی ئاژەڵ و باڵندە و جۆرەها باڵندەی جیاواز هەروەها ئاژەڵی وەکو سەگ و پشیلە و ئەو بابەتانە کردووە کامە ئێستا بۆتە کەلتورێکەوە بۆتە دیاردەیەکیش بابزانانی شێوازی زانستی چییە بۆ بەخێوکردنی هەرێک لەم ئاژەڵ و باڵندە و ئەم بابەتانە بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ لە ستۆدیۆ میوانێکی بەڕێز ئامادەیە کە بەڕێزان بەخێوکەری باڵندەن بەڕێز سۆران جەمال کاک سۆران زۆر بەخێر هاتی کاک سۆران با سەرەتا لەوە دەست پێ بکەین شێوازی زانستی بۆ بەخێوکردنی ئاژەڵ هەروەها باڵندە چ شێوازەکە بەڕێستان وەکوی کە ئەزمونێکتان هەبێت چەند ساڵێکە بەڵێ ئەوەی ڕاستی بێ با بڵێن شێوازتە ڕاست و تەندروستەکەی بۆ بەخێوکردنیەکە چ گیان لەبەر بێ چ باڵندە بێ یەکەم شتەوەی کە زۆر گرنگە ئەو کەسەی کە بیت لەوە ئەکات باڵندەیە ڕابگرێت یاخود هەر گیان لەبەرێکی کەوکو سەگ یا پشیلە یاخود هامستەر یا کەروێشک زۆر شێوازی جۆراوجێری زێنەی هەیە بڵێن هی جوانین یەکەم شت دەبێت کاتی هەبێت بۆ ئەوە دووەمین لە هەموو گرنگترەوە شوێنی تایبەتی هەبێت بۆ ئەوە چکە بە پێی قەبارەکەی و بە پێی جۆرەکەی شوێن بۆ شوێنە ئەگۆڕێت تۆ کاتێکەتەوە سەگێک ڕابگریت هەتا قەباری بچووکتر بێ لەوانەیە شوێنی کەمتر بێ بەڵام تا گەورەتر بێ شوێنی زیاترت ئەوێ ئەمانە پێویستیان بەوە هەیە کە بە بەردەوامی لەگەڵیان نابیت بە بەردەوامی با بڵین نەک هەر تۆ بیێنی بیخیتە سوچێکی ماڵەکەەوە لە شوێنێکە دەنیت و بەس بۆی بڵی من پشیلەیەکمە یا سەگێکمە یا باڵندەیەکمەیە ئەوانش پێویستیان بۆیە کە بە بەردەوامی چاودێریان بکرێت خزمەتریان بکرێت کەم شت کاتە زۆر زۆر ڕاستە کاتە هەبێ کاتە هەبێ بۆی ئەجا شوێنە هەبێت کە لەوەش گرنگترێکە تۆ بۆن منە باڵندەیەکە کاسکۆیەکە یاخود مەکایەکە کە زۆر گەورەیە با بڵین قەبارەی گەورەیە ناکرێن بچم بڵێم لەبەروی حەزم لێتی بیخەمە قەفەزێکی بچووکە کە داماوە نەتوانێت تێ بسوڕێتەوە مەودای پڕین زۆر گرنگە بۆ باڵندە و هەروەها بۆ پشیلە و کە بابەتەکە لە سەرەتاوە پشیلە و سەگ بوو ئەمانش پێویستیان بۆیە بە تایبەتی سەگ کە تۆ ڕایگرێ بێ ڕۆژانە بەلایانی کە مۆجارە بیبێتە دەرەوە بۆ پیاسە چکە بەلایانی دەرونی دوایی ئەگەر تۆ ئەمەنەکەی کاریگەری لەسەر باری دەرونی ئەبێت بۆیە ئەبێت ئەمانەمووی بیری لێ بکەیتەوە زانیاری لەسەری چۆن بزانین نەخۆشە چۆن بزانین نەخۆش نییە چی ئەخوات چی پێویستە پاکوتەمیزی ئەمە ڕێگە ڕاستەکەی پێستە بۆ بەنەریت لای خۆمان ڕاگررتنی ئاژەڵی ماڵی و بە تایبەتی باڵندەکەیەوە لە بواراییشەکەن باڵندە لە کوردستانە هەر لە ساڵەکانی 40-50کانەوە وکوونەری تێگوا بۆ کە خەڵک کەوی بەخێو کردووە کۆتری بەخێو کردووە تەمەم مریشکێمە نایکەین بەرەوەی زیاتر مریشک بۆیلکە و گۆشتەکەی بە بەڵام بەڵێ ئەمڕۆ خەڵکی زۆر ئارەزووی ئەوەیە باڵندە بەخێو کات بڵین سەگ و پشیلەکە خوابکار نەبێت بەوەی کە با بڵین تەقلید بێنی لاساییکردنەوە بێت بەڵام شتێکی زۆر زۆر باشە چکە پەیوەندی نێوان مرۆڤ و گیان لەبەر چکەوانی بەشێکن لەوەی کە لەسەرم گۆی زەوێ ئەژین و هەروەها پەیوەندی نێوان مناڵ و گیان لەبەر ئەمە زۆر زۆر گرنگە کە خێزانەکان ئەمە تێبگەن پێی ئەگەر بێت و ئێمە مناڵێک کە تەمەنی لەسەر و 3 ساڵ بۆ 4 ساڵەوە بتوانین پەیوەندی لە نێوان ئاژەڵ و باڵندە و ئەم مناڵانە دروستکەین بۆ باری دەرونیان شتێکی باشە بۆ بەهێزکردنی کارێکتەریان شتێکی باشە بۆ دروستکردنی هاوڕێتی لە داهاتووە لە باخچەی چاوانە لە سەرەتاییە زۆر بە ئاسانی با بڵین پەیوەندی دروستەکە لەگەڵ مرۆڤە هەروەها وای لێکە هەز بە بەرپرسیارەتی بکات چکە ئەم لە مناڵە تۆ فێری یەکە ئێمە گیان لەبەرێکە لەگەڵیەتی وکووتمان ئەرکی هەیە ماندووبوونی هەیە لێپرسینەوەیە ئەمە سکە لە هەموو جیانی شاوک و با بڵین سیستەمی پەروەردە ئەمە بەکارهێنرێ بۆی مناڵ لە سەرەتاییە هەم ئاشناکردنی تاچی کۆمەلگە لە مناڵیەوە لەگەڵ باڵندە و گیان لەبەرانی ئێمە بەداخەوە تەمەنە من نەخواانە خواستە بۆ بێ بڵین کەمکردنەوە بێ زۆر ئافرەتمانێک هەر باڵندەیەکە بینێ ئەترسیە لی بەبێ هیچ زەرێکی بۆی نییە لەبەرەوەی پەیوەندی نەبووە لە مناڵیەوە لەگەڵیا یاخو ئەو کۆنتاکتە نەبوو لە ئەوواتی ئەگا ئەم باڵندەیەکە بینی یەکسەرێت پەلاماریا و دەنوچی لێگرێ بەمەرجە باڵندەکان بە تایبەتی و بە هیچ شێوەیەک پەلاماری مرۆڤ نایەن جگە لە کاریگەری دەرونیەکەوێ باست کرد هەندێک جارەڵێن دەبێت ئاگامان لە تەندروستیشیان هەبێ هەم تەندروستی باڵندەکان و لە هەمان کاتە هەندێک نەخۆشی شەیە کە لە ڕێگەی و باڵندانە گوێزرێتەوە بۆ
مرۆڤەکان. بەڵێ بۆیە بە بەردەوامی تۆ پێشەوەی باڵندەیە ڕاگرێ بێ زانیاری و هەبێت زانیاری کۆ بکەیتەوە لەسەری بە شێوەیەکی تەندروست یاخود زانستی زۆر باڵندە بۆ نمونە تووتیەکانی چکن لەوانە کە لەوانەیە هەنە نەخۆشییان لە بینی مرۆڤ و ئەگواستێتەوە بەڵام باڵندەی بچووک و ئەمانە ناگواستێتەوە بەڵام لە هەموو حاڵەتێکە من بناڵێکمە بێ لە ماڵەکە ڕەبووی هەبێ یاخود حساسیەتی هەبێت بەو تۆزەی کەم باڵندێ دەریەکە چکەم باڵندێ ئەگەر بەلایانی کەمەوە هەفتەی جارێک بۆ 2 جار بە شێوەیەکی تەندروست کە ئێماڵین مەلەی پێ بکرێت نەک پشۆرێت چکەمە دووشتی جیاوازەکە ئێماڵین مەلەی پێ بکرێت ئاوی بۆ داهاندرێت لە ژوورە بێ لە بەرە تاوە لە شوێنێکا بێ هەوا گۆرچێرە بێ بۆی مەلە بکە بۆی بە بەردەوام پەڕی پاک بێت ئەو تۆزەوردەی لێنە بێتەوە بەڵام ئێمە هەل لە قەفەزێکا داینێن و بە بەردەوام نە مەلەی پێ بکرێت نەمەسم بڵین ئەگە بە پەمپێکیش بێ مەلەی پێ بکەین ئەو تۆزە ئەگەری هەیە حساسیت هێبێ نەک بۆ مناڵی بۆ گەورەش چکە زۆر کەسەیە گەورەشە و بەو تۆزە وردەی کە ئێمە زۆر بە چاویش نایبینین ئەبێ بە حساسیت بۆ مرۆڤەکە لەبەرەوە بێ بە بەردەوام ئێمە کووتمان زانیاری تەوا وەرگیرێت بۆی تووشیەوە نەبێت تۆ باڵندەیەک بێنی و کەم تەرخەم بی بەرامبەر یا گیان لەبەرێ. کاک سۆران ئەم باڵندانەی کە لە ئێستا لە وڵاتی خۆمان هەیە و هاوڵاتیان خواستان لەسەری هەیە و بەڕێز شان پسپۆڕەکەتان لە بواری بەخێوکردنی باڵندەیە ئەمانە لە کوێ ئەهێنرێن چەند جۆریان هەیە و خەڵک زیاتر حەزی بە کام جۆریانە وەوە کام جۆران بەخێوکەوە ئەمانە بەرگی کەشوهەوای ئەم وڵاتی ئێمە ئەگرێن چکە زۆر جار یان زۆر گەرمە کەشوهەوا لێرە یان هەندێک جازستانان ساردە ینی ئەبێ باڵانسەکە بێ بێت چۆن بەخێو بکرێن ومانە لە کوێ ئەهێنرێن. بەڵێ لە هەموو جیانە لە هەموو جیان ئەو باڵندانەی کە هەیە زۆربەی با بڵین سەر بە وڵاتێکە ئەهێندێت لە وڵاتە زیا ئەکرێت لەوێش بەردەوامی پێیرێت بەڵام ئێمە بەگشتی باسی باڵندە بکەین باڵندە خۆی سروشتی وایە باڵندە سروشتی وا دروست بووە بەرگەی پلەی گەرمای بەرزەگرێت و بەرگەی پلەی گەرمای نزمی ژەگرێت خوار ناقص با بڵین سەفر خوار سەر و 40 بەرگی ئەگرێت چونکە لەژێر پێستیا یاخود دروستبوونی لەشی بەو شێوەیە کە پلەی گەرما بەرز ئەبێتەوە لەشی بەرگەی ئەگرێت کاتێکیش بە تایبەتی ئەنوێ پلەی لەشی جێگر ئەبێت یعنی کە کاتێک باڵندە ئەنوێت باران بارێت بەفر بارێت ئەو پلەی لەشی جێگیرە بەڵام کەوتۆتە سەر ئەوەی ئەم موزەی کە بە ڕۆژکۆی کردوێتەوە یا لەو کاتی کە بە خەبەرە توانای ئەوەیە بۆ نمونە 10 سەعات لەبەر بارانە لەبەر سەرمایە یاخود 12 سەعات چکەمە باسی وەرزی سەرماکەین کە با بڵین کاتژمێری با بڵین تاریکی یاخۆ نووسن درێژترێکە لەبەرەوە زۆر گرنگە خواردن و خواردنی تەواوکەر یاخود ئەو خواردنی کە پێویستێتی زیاتر باڵندە بە فڕی وزە کۆکاتەوە کێشەیەکی تەندروستان لێرە بەهۆی کەشوهەوا بوو دروست نابێت لەبەرەوەی پلەی گەرمی جستان ڕایەت لەگەڵ هەموو جۆرە ئەمە باسی سروشتی دەرەوە ئەگەر لە دەرەوە بهێنرێن کە با بڵێنە بازاڕەکان لێرە ئەفرۆشرێن بەڵێ تا چەند لەگەڵ ئێمە لەگەڵ وڵاتی ئێمە گوجنان ئێمانش هیچ کێشەیەکیان نییە بە شێوەیەکی گشتی یعنی کە خەڵکێک ئەی کڕێت بۆ منە هاوڵاتیەک باڵندەیەکە کڕی باتەوە ماڵەوە لەوانەی ئەو خواردانەشی بۆ بەکاربێنێ هیچ کێشێکی تەندروستی و ئەوەی بۆ دروستە بێت کە ئەوەی باڵندەکە بمرێت یان کێشەیەکی بۆ دروست بێت بەڵێ ئێمە زۆر جار باسی ئەومان کردووە لە دەروی وڵات کاتێک باڵندەیەک ئەکڕی بۆ خۆتی ئەکڕی ئەوەی بەخێوێکی ئێمە باسی مانگی دەکەین لە دوای مانگی دەوە ئیتر کەشوهەوا بەرەو سەرما ئەڕوە دایمە ئەو بەخێوکەرانی کە باڵندەی لێ ئەکڕی پێت ئەڵێت یاخود لێ ئەپرسیاڵێ ئەمە بە کەشوهەوای گەرم ڕاهاتوە یاخود سارد کە ئێماڵین گەرم یعنی لە ژوورەوە کەوتیشمان سارد یعنی دەرەوە ئەبێ ئەو کەسەی ئەو باڵندەی لێوەرەگری ئەوە پێ بڵێ چونکە ئێمە کە ئەڵین بەرگەی پلەی گەرمای بەرز ئەگرێ خۆ ناکرێتەوە لە ژوورێکا بێت پلەی گەرما دەپلە بێت تۆ بڵێ لەبەرەوەی وڵا ئەمە بەرگەی پلەی گەرمای بەرزەگرە بیخیتە ژوورێکەوە 30 پلە بێت یاخود پێچەوانەکەی تۆ لە ژوورێکە لە 20 پلە داوناوە دەرەوە با بڵین ناقسە تۆ بیبیتە دەرەوە بڵێ لەبەرەوە خوا وای دروست کردووە لەشی پلەی بەرگەی پلەی گەرمای بەرزون نەخێر ئەبێ بە تەدریجی بێت یعنی بە قۆناغ هەموو باسم بڵین چەند پلەیەک بەرز ئەبێتەوە چەند پلەیەکدا ئەبەزێت بەس ناکرێتەوە لە پلەیەکی باڵین باڵندەکە و ڕایەناو لەسەر پلەی 20 و 25 لە ژوورەوە ڕۆژێ دنیا خۆشە بەڵام پلەی گەرما دەیە ئەم بردنە دەرەوەیە بە خێرایی ئەمە کاریگەری بە دڵنیایە بۆ مرۆڤیش بە هەمان شێوەیە باش ئەو هەواریش پرسیاری کرد لەسەرەوەی کە لەکوێ دەهێنرێنە باڵندانەوە نرخی
باڵندەکان لە هەرێمی کوردستان چەندە خەڵک تا چەند نرخیان پێیات بەڵێ باڵندە لە هەموو جیهانە با بڵین لە نێوان وڵاتەکانە بە پێی یاساکانی بڵین ئومەمی متحیدە با بڵین ئاڵوگۆڕی پێکرێ زیاتری ژەمە بۆ پەرسەندنێتی بەوە زاوەزێکردن پێێتی بۆ ئارەزوو شەکە کۆمەڵی خەڵک حەزیلەتی لە کوردستانە لە ئەوروپاوەیەت با بڵین بڵین ئەو باڵندانەی کە لە کوردستانان نییە لە ئەوروپاوەیەت با بڵین لە ئێرانەوە بامان شێوەیە لە تورکیاوە لە وڵاتە عەرەبیەکانەوەیەت کە ئەوەی داغلی کوردستانە بێ بەڵام وەکو زاوەزێکردن کەشوهەوای کوردستان لە 100% زۆر گونجاوە بۆی کە ئێمە بەخێوکردنی باڵندە نەک هەر وەکو ئارەزوش وەکو ئەوەی کە کۆمەڵی خەڵک وەکو بابلین لایەنە ئابوووریەکەش سوودی لێ بینێ تەنانەت بۆ ژێرخانی ئابووری وڵاتەکەشمان ئەتوانێت سوودی لێ بینێ کەسێ دەستی پێکرد بێ ئەوە جیناتێکی کوردی بۆ نمونە دروست بکەین جیناتی کوردی دروستکردنی جیناتی کوردی با بڵین لە باڵندەیە زۆر جار خەڵک باسی ئەوە کە دروستکردنی جینات زۆر کە زۆر ئازانێ بە گواستنەوەی با بڵین لە نێرەوە بۆ مێ بە گواستنەوەی توور بەبێ خۆت بە ئەمەلەیەکی مختەبەریە دروستکردنی جینات لە 100% دەبێت سروشتی بێت ئەبێ لە بینی نێوان دوو باڵندا بێت بە جۆرێک وەچەکانی ئەم باڵندانە بۆ 5 وەچە هەمان شێوە بنەوە هەمان با بڵین ستاندار بێنەوە ئەو کاتە بە پێوترێت جۆرێکی نوێ کامە بەڕاستی بە 50 جووت و 100 جووتیش ناکرێت ئەبێ زۆر زیاتر بێت زۆر جا 15 بۆ 20 ساڵی شێوێت تاوەچێکی تازە دروستکەی بەداخل لە کوردستانە بەداخەوە کێشەمان لەوایە بەردەوام نین لەسەر ئەوەی کە بتوانین کۆمەڵێ باڵندە هەیە کە بە بەردەوام بەخێویکەین لەبەرەوەی بە بەردەوام بازار حکمە بەسەرەوەی خەڵک چی ڕابگرێت یاخود چی ڕانەگرێت کە بەداخەوەمە هەڵەیەکی گەورەیە کە ئێمە یاخود لەوانەیە بار و زروفەکەی کوردستان وای کردبێت ئەژینایمە لە ساڵەکانی با بڵین هەشتام باڵن بەخێو کردو لە کوردستان ئەو هاوڕێیانی کە دیرێنانی کە ماویشن جاران ئێمە هەمومانوکو ئارەزوویەک وابوو بەڵام بەڕاستی لایەنە ئابوووریەکەش سوودێکی زۆرمان لێ ئەبینی لە بەغاوە ئاهاتن لە کوێتەوە ئاهاتن بۆ بەغاتن بۆ بەغات داوایان نەکرد لە بابلین لە هەموو شارەکانی عێراقەواتن لە کوردستان باڵندە بابلین باڵندە جوانیانیانە بەردێمە باسی ئەمان ناکەین و بەلایەنە ئابوووریەکەشی زۆر سوودمان لێبینی بوو لەبەروی ئەو کاتە مەعاشی کە من بیرم بێ من کە مامۆسا بووم ساڵی 92 بووم بە مامۆسا معاشەکەم 242 دینار بوو یەک کەناریوانە فرۆش بە 300 دینار واتە نرخی ئەو کاتە گونجاویان نرخی ئێستا کات نرخی ئەو کاتە گونجاو بوو ئێمە خۆشمان کە بەرەمێنانەکەی لە سلێمانیا بوو یعنی لە سلێمانیا بۆ نەبوو هاور دەکەین بەڵام بەداخەوە ئەمڕۆ ئێمە کە لە سەرەتا باسی ئەو مۆدێلە کرا کە بەخێوکردن کە بەخێوکردنی باڵندە یاخود گیان لەبەر وەکو مۆدێل ئەمە شتێکە بەخێوکردنی باڵندە یاخود هەر گیان لەبەرێکی کە بۆ ئەوەی ئێمە چێژی لێ ببینین بۆی بەردەوامی پێبین بۆ ئەوەی ببینین بە تایبەتمەندتیایە خۆی ئەمە نوختە گرنگەکەی کە بەداخەوە لە کوردستانە ئەمە زۆر کەم بۆتەوە کەری ئەوەشە ئێمە بە بەردەوام با بڵین هاوردە ئەەکەین کە خۆمان ناتوانین هیچ شتێ بنێنین بۆ دەرەوە لە باڵندەکانمان باسی لایەنە دەرونیەکەشی بکەین ئێستا کۆمەڵێک باڵندە تێناوە کاکسەوران لەگەڵ خۆت ئەنی دەنگێکی خۆشیان هەیە بەیانیان کە شوازێکی وا خەبەر بیتەوە و هەندێک کشتی تریشت هێنا ئەمە خۆراکەکانیانە ئەمە هەر وەکو باری ئابوووریەکەی کە ئێمە لە کوردستانە وەکو لایەنگرتنی جوتیار ئێمە کێشەمانەوەی هەر لەلایەن با بڵێن مەسەلەی نادنە دەرەوەی باڵندە کەس زۆر کەس گەلەیەوە کە ئاڵێمە بەرهەمی خۆماڵی ناتوانین بنێرینە دەرەوە یاخود ساغ نابێتەوە ئێمە لە کوردستانمە کەشوهەوایەکی زۆر گونجاومانەیە بۆ دروستکردنی خۆراکی ئەم باڵندانە یعنی بەڕاستی لەگەڵ ئەوەی کە خەڵکێکی زۆر ئارەزوومەندە و حەزی لەوەی باڵندە ڕابگرێت ئێمە لە کوردستانە هەوڵی ئەومان نەیاوە کە لایەنی پەیوەندیدار پشتگیری با بڵین جوتیاران کە یا و کەسانی کە ئەنەی بیچێن بۆ نمونە ئێمە ئەم تووڵەی یەنین لە ئەوروپاوە جاری وایە 15,000 بیفرۆشین یعنی لەبەرەوەی ئەمە هەرزنە بەڵێ ئەمە هەرزنە هەموو جۆرە باڵندەیەکی خوا چکە پێڵێن یاخو هەرزنی تەڕیا هەرزنی شوڵی پێڵێن ئێمە کێشەکەمان ناڵم لەوایە ئەگەر بێت و ئێمە کەتان نەخۆن ئەم باڵندانە شەوەفانە خۆن ئەجا خۆی خاڵە گرنگەکەش لەوایە هەموو تۆیە کە ئەمانەی خۆن بۆ مرۆڤیش باشە
یعنی ئێمە ئەگەر هەوڵ بین لە کوردستانە ئەمانە بچێنرێت هەم وەکو ئەم هەموو بەخێوکارە هەیە کە سوود لەم توانە بینێ بۆ باڵندەکانی هەم بۆ مرۆڤیش هەمووی باشە یعنی مرۆڤی سوودی دێبینە خۆ کە چوامان گونجاوە بۆ ئەو جۆرە بەڵێ بەڵێمە لە کوردستان ئەمەی کێسە لە بەردەمی ئێمە لە کوردستان بەرهەمێنراوە ئەمانە هەردووکیان بەڵێ ئەمە لە مانگی هەشتە نوێ یاخود ئەمە ناویان چییە کاکسۆر ئەمە پێڵن هەرزنی فەڕەنسی پێڵێن ئەمە سووری فەڕەنسی ئەم هەرزنە ئەگە سەیرێکین ئەم دوو هەرزنە ئەمە یەک شتە ئەمە بیرم نایە مانگی نۆ بووە کە بەرەم هاتووە داهاتۆ لە سلێمانیە بۆ منیانێناوە ئەمە من ئەمە بابڵین ئەبێ خەڵک فێرکەین چۆن ئەمە هەڵ ئەگیرێت کە ئەمە تازە ئێستا ئەوە تەڕە بابڵین هەرزنێکی تەڕە شتن بەس ئەمە تەڕۆیان لەوانەیە هەر لێک دار بوو بێتن نزیگەک بووەتەوە کە لێکراوەتەوە بۆ نمونە ئەمەیان چی داتەوە وشک بۆتەوە تەبەن بابڵین بەهای هینەکەی لە دەست تەمن تاوشک بێتەوە بەڵێ بەڵێ بە دڵنیایەوە ئێمە چۆن بتوانین ئاوا هەڵی بگرین ێستا من ئەمە وەکوتمەی مانگی دەیەشتمەتەوە ئەمە هەربووکو زانیاری بە بەخێوکەران بیزانن ئەمە کاتێکە یەنی ئەبێ مجەمیدەیەکی تایبەتی بۆ دابنی بەس بۆ خۆی لە نزمتینە بۆ نمونانی زۆ سارد نەبێ بڵین دەرەجە یەک دای ئەنی لەو مجەمیدەیە لەویا بەم شێوە ئێمێنێتەوە زۆر کەسی لەوانە بڵاوڵا کارەبان نیە ئەمە کێشەی نیە چکە ئەمە بەس پێویستی بە سەرماکەیەتی بەو شێوەی ماوەتەوە کە تازەیە ئێستا ئەڵێ ئەگە سەیریکەی ئەڵێ ئێستا لە دارەکە کراوەتەوە تۆڕ شەوێک پێشەوە دەرێنی بۆ باڵندەکان ڕۆژانە بەشین بەڵان هیوادارین ئەو جوتیارانەی ئەو کەسانی کە حەزەکەن نەکەرزن بچێنن کەتان بچێنن کەتانی سوور بچێنن شەوفانمانەیە بابلین ئەو بچێنرێت هەمووشی بابلین تۆشیلمانەیە هەرزن خۆیمانەیە کە چەندەها جۆر هەرزنەیە ماگانە بە چەندەها تەنێتە کوردستانەوە بۆ هاوڵاتیان زانیاریان هەیە دەربارەی ئەم خۆراکانە ئەم خواردنانی کە ئەبێ بدرێت بە باڵندەکان و هەروەها بە ئاژەڵەکانی تریش بەڵام بەڕێستان شارەزایتان زیاتر لە بواری باڵندەیە هاوڵاتیان چۆن ئەم خواردانە بەکارێن ئایا زانیاریان هەیە یان هەر لە خوانەوە بە شێوەیەکی با بڵێن ڕەندام یان بە شێوەیەکی پەرشوبڵاو ئەم شتانە بەکارێن بەڵێ ینی ئەمڕۆ لە ڕێگەی کۆمەڵە تۆڕە کۆمەڵایەتەکانەوە زانیاری زۆر هەیە لە ڕێگەی بە گۆڕینی زمانیشەوە بامان شێوە زانیاری وەرەگیرێ بەڵام ئەوەی کە گرنگە بەوکوتمان ئەوەی کە باڵندەیەک جاکجان لەبەرێ ڕاگرێت یعنی پێش ئەوەی ئەو کا زانیاری کۆب کاتەوە لەسەری بچکە دوو حاڵەت هەیە ینی تۆ مناڵێکە حەزی لەس باەمە باسی ساکەین حەزی لە سەگێکە بێت تۆ سەگی بچوشی بۆ بکڕی گێتە لای ئەگەر تۆ لە 100 زانیاری نەبێت چۆن بەردەوامیەوەی بە تەندروست بێتەوە و بمێنێتەوە کە تووشی کێشە نەبێت چکە بێ یەک خاڵەیەمە بیخینە مێشی خۆمانەوە چ مناڵ بێت تەنانەت گەنجێکیش بێت کاتێک باڵندەیەک یا گیان لەبەری ئەکەوێتە لای ماوەیەک لە لای ئەبێ هەفتەیەکە دوو هەفتێ نازانێ مامەڵی لەگەڵا بکە نەخۆش ئەکەوێ ئەمە لەوانێت تووشی سەدمەیکە لەوانەیە کاریگەری لەسەر پرسیارەتی ئەوەشانێ ئاژەڵێک ڕاگری لە ماڵەوە بە هەندێک بەرپرسیارەتی و چۆن خێزانی خۆی ئامادە ئەکا بۆی منداڵێکی تازایان ئەبێت و کۆمەڵێک بەرپرسیاری لەسەر شانەگرن بۆ ئاژەڵ و باڵندەکە ئەشە بێ هەروە بێوانە نەکتەنا بڵێ بۆ چێژێکە و یان ئەوە تێ بەداخوایان ێسە بۆ بە مۆدیل یەکێک بچێت بڵێ پۆز لێە وەڵام من ئاژەڵێکم پێ یان لەبەرەوەیکە دراوسەکەم پێێتی یا خزبێکم پێێتی منیش پێم بێ ئەبێ و بەرپرسیارەتی بەدڵنیاییەوە بەدڵنیان کوتمان ئەوە بەرپرسیارەیەکی گەورەشە چکە بەڕاستی ئەو ئاژەڵە یاخود ئەو باڵندەیە ئەبێ بەیەکێک لە ئەندامی خێزانەکە یعنی ئێمە جاری وایە مناڵێک تەمەنی 12 ساڵە با بڵێن 10 ساڵە باڵندەکەی لەم ڕۆژانە مناڵێک کلک تەمەنک و قژ وایە ئەگەر قژ ئێمە چەند بیگرین بە دەستمانەوە ئاواگەر ڕاینەکێشین ئازاری نییە پەڕیش بۆ باڵندەوە کلکی بوو بە بابلین بە دەرگاوە بە گریانێکە نان ینی سەیریەکەی ئەم پەیوەندیە چۆن دروست بە لە بینی ئەو مناڵە و ئەو کۆکتێلەیە یعنی بەس کلکی بوو بە دەرگاکەەوە هیچ زەرری چی لێ نەهابوو بەس ئەوەیە کە کلکی پێوە بۆی سوێتی بفڕێ تووشی سەدمەیەک بووە شۆک بووە تەیرەکە ئەم مناڵێک لە ماڵەوە تا نانێتە لای ئێمە گریاوە یعنی ئەم پەیوەندی بەو شێوەیە دروست بۆ جاوەرە تۆ بێنێتە سەرەوەی کە لی نەزانی و زۆر جار ئیوا ماڵی وایە لە بە حیاتی شتی وا ڕناگرینەوە بەروی نامە مردیانە خۆشکە و ئەمە خۆی کێشەکانە نرخەکان تۆ بیکە پرسیارەکە نرخەکان تا چەند گونجاون ئەو نرخانی با بڵێن ئەم خۆراکانە ئەم خواردانە هەر لە هەرزنەوە
هەتا ئاگاوە خواردنەکانی تر تا چەند هەر گونجاو نرخی چەندیش ئەدرێنی لە هەرێمی کوردستان تا ئێسەوەی کە نرخێ درابێ بە باڵندەیەک چەند بووە بەڵێ خۆی ئەگە ئێمە بەرهەمی خۆمان بێت ئەمە وکوتمان ئێستا ئەمە بە تەڕی لە کوردستان فرۆشراوە لە بینی 7,000 بۆ 8,000 کیلۆی ئەمە ئەگەر ئێمە ئەم هەرزنە تەڕە من لە ئەڵمانیاەوە بیەنمەوە هەموو کیلوێگە بێ بەلایەنی کەمەوە ئۆیرۆنیە 2 ئۆیرۆ بخەمە سەری زائیدەن ئەوەی کە ئیکڕم کە هەمان پارەیە کەواتە دایما ئەوەی بەرهەمی خۆمانە لەوانەیە ماوادی کیمیاییش بەکار نهاتبێ بۆ با بڵین بەرهەمەکەی لە کوردستان تەندروسترێک و باشترێک و نوێتریش ینی با بڵێن فرێشتریشە بۆی بەکاربێنرێ و نرخیشی گونجاوترێکە بۆی ئێمە پێمان خۆش ئەمە بەرەو پێشەوە بچێ بە دڵنیاو کە لە ئەوروپاوەیەت 2 مانگمانگێکە بەڕێوەیە کاریگەری هەنی جوتیارەکانیشمان بین بڵێ ئەم بەرهەمە شەیانی گەورەترین کێشانەوان بە بازارکردن ئێستا لە بەرهەمەکان ئەگەر ئەمە هەبێت ئەتوانن ئێوە بە بازارێکی باشیان بۆ هەر ئێمەشیان خۆی هەر ئۆتۆماتیکی با بڵێن خەڵکێکی زۆر ناکەوێتە عرز با بڵێن وکوتیش نرخێکی باشیشی بەڵێ نرخێکی زۆر باشیشیە وکوتمان هەموو تۆوەکانی کەشتە جوتیاران گویان لێمان بیت دەست بکەم بە بەرهەم بەڵێ نەگەر ئەمە خەری خۆی هەموو نوعەکانی وکوتمان شەوەپانەیە کەتانەیە شێلم هەیە با بڵێن ئێمە لە ئەوروپا کە پێشکەوترین وڵاتە کاتێک کە ئینسان تووشی ئەوە بێت کێشەی ناوسکی هەبێت کەتانی سووری بۆ نووسێڵە بڕۆ لەگە شیرا بیخۆ لەگە ماستا بیخۆ بۆچیە لەبەرەوەی با بڵین ناوسک ئەوە نەکاتەوە ئێوە ینی کە هەموو ئەو شتانی با بڵین شیا هەیە کە گرانە ینی ئەوانی کە هەیە هەمووی مرۆڤیش سوودی لێبی گرانترین باڵندە لە هەرێمی کوردستانە چەندە ئێستا کاک زۆر جار ئەو پرسیارە کە من هەوڵێم خۆمی لێ بدزمەوە لەسەر نرخ لەبەرەوەی نرخی باڵندە پەیوەندی بەوە هەیە ئەو کەسەی کە حەزی لێتی و کوالیتێتیش دەورەبینێت یعنی لە هەموو شتێکا لە دنیا تۆ مەسە بڵێن ئێمە 4 تەیرمانەیە ئەم 4 تەیرە لەوانەیە لە بینی یەکەم و دووەم و سێم و چوارەمە نرخەکان جیاوازە ئەگە بە شێوەیەکی کە ئێمە بیڵین هەر لە بازاری خۆمانە باسی ڕۆم بکەین لەوانەیە لە هەموو جیانی شاوە گرانترینەکەیمان پێوەڵە کاک سۆرا گرانتینەکەی بەنیسبە خۆمە من ئەوەی کە بینی بێتم کاردیناڵە با بڵین کە جوتی تا 1000 دلار ڕۆشتووە چکە لە ئەوروپاش نرخی لە 450 بۆ 550 دلار بووە با بڵین سۆران خۆت باڵندەت کڕیوە بۆ نرخەگرانە گرانترین باڵندەت بە چەنت لە هەموو ژیانمە باڵندەم بەگران نەکڕیوە بە هەرزان کڕیتە هەرزانی چۆن بەسەم بڵین لە چاو نرخەکانیە بۆ نمونەیسە من کەناری خۆم تەخەسوسی خۆم کەناریە کەناری ئەوەی کە حەزم لی بێت لەوانەیە کابرا پێم بڵێ 1000 دلاریش بەس حەزم لی بێ و دڵم بیگرێت ئەی کڕم لەوێ با بڵین کەناری هەیە لە 10 ئۆیرۆ هەیە هەتا 150 200 ئۆیرۆ هەر یەک کەناری سووریشی پێوترێ بەڵام هەیە بەخێوکەری زۆزۆ بەناوبانگە تا 250 ئۆیرۆ ڕوا بۆ پێم بەڵام بەسەلە بێتە سەر شتی زیینە و شتیوا بەخوا دەستم تێ ناچێت لە ماڵ زۆرت هەیە نا هەموو جارە لەگە وازای ئەوان هەموو جارێکە پێ مەڵن دایمە ڕبعقیمە دەڵێم کە کڕیمە خۆ نرخە ڕاستەکان ئەلم لە ماڵەوە زۆر ڕاگری بەڵێ جگەرازام دوکانی شت هەیەوانە دوکە با بڵێن من خۆم لێرە ناژیم بەڵام لە بینی هەردووچانەوەم دروست کردو کەیتر لەوێش بێ و لێرە بێ زیاتر لەگە باڵندا وەکو عاشقێکی باڵندە خۆر بابەتە وەرگرتووە لە هەشتاکانەوە خەریکی ینی خەریکی چی دایە سەگاک سۆرا لەگەشت بێ بە عاشق و خۆشەویستێکی و لە گەورە لەبەی سالا لەبێ هەز بە ئاسوودەیەکی کە لەگە باڵندا بیت چکە ناڵم ئەو بەرپرسیارێتە بە بەردەوام هەوڵی تێ بگەیت ئەم چۆن بتانی کە خۆ دڵخۆشی ئەویش دڵخۆشکەیت ینی هەموو ئاواتم ئەوە بووە هەتاوە ئێستاش ئەوەیە کە بتوانم لە زمانی باڵندە تێ بگەم دراست بەڕاستی کاتی ئەوێ بێ بە دیاریانەوە دانیشی یعنی ئەبێ وابێت زۆربەی کاتەکانە لەگەڵ ئەوان بە کورتێکی ئەبێ بچیتە خەڵەتەوە لەگەڵیانە لە شوێنی تایبەتی خۆیانە کاک سۆران بڵێ لە وڵاتانی دەرەوە پێم وابێ بەڕێز سەفەرمووت کە لە دەرەوەش ئەژیت بڵێ باشە شێوازی باڵندە بەخێوکردن بەم جۆرەیە لە دەرەوە ئەوە ئەکڕێ و ئەبرێتەوە ماڵەوە لە قەفەسەکە دانرێ یان چۆنە جیاوازەکەت چییە لە نێوان وڵاتی ئێمە و دەرەوەیە لە مامەڵەکردن لەگەڵ باڵندە و مامەڵەکردن لەگەڵ سەگ و پشیلەش بەڵێ لە ئەوروپا ئەوەی کە زۆر گرنگە مناڵ و کوتمان لە باخچەی ساوانیانەوە پەیوەندی نێوان ئاژەڵ و باڵندە دروست کراوە ینی
باوەڕ مناڵ هەیە تەمەنی لەوانەیە 8 ساڵ بێ بەقدر من زانیاریە بێت بە بیوی باڵندەشیە بێت یعنی ئەم پەیوەندیە دروست کراوە ئەوەی پەیوەندی بە سەگەوە هەیە سەگ و پشیلە ئەبێت یەکەم شت تۆ بچی لە بابلین لە بەلەدیە بابلین کە پێوترێ بەلەدیە ناوی بنووسی ئەبێت چیپی تایبەتی خۆی هەبێت ئەبێ ماغانەیە خۆت بە پێی ئەوەی پێویستە لقاحەکانی لێ بیرێت ئەبێ بەلایانی کەمەوە ڕۆژی جارێک ببرێتە دەرەوە ئەگەر تۆ ڕۆژی جارێکنێک بیدە دەرەوە باوەڕ بێت دراوسەکەی خۆی خەبەرە لێ و پۆلیزە لێتە سەنگێت چکەوە ئەوە مافی ئەو ئەڵێ کە تۆ ئەجا شوێنی ئەگەر نەتوانی شوێنی خۆی بۆ دابینکەیت تۆ ینی بۆ نییە ئەوڵێ کە ناتوانانی بۆ ڕای ئەگریت یعنی تۆ کە ناتوانانی ڕۆژی جارێبی بیتە دەرەوە کاتە نییە ئەوە نییە ڕای نەگری باشترێکە لە بریوتمان کات زۆر میمە باڵندەش هەر بە هەمان شێوەیە ئەبێت ینی تۆ کە وەگەی ئەم بەرپرسیارێتێ بگری و زانیاریش بێ لەسەری نەک تۆ ئەو نەبێت تۆ شەو لە قەفەزەکە داینی بەیانی هەستاوی کەوتێتە تووشی شتێ بوو بێت کە ئەمیژ و کورمانی گیان لەبەرێکە مافی خۆیەتی کە لەسەر ئەم زەویە بژی یا لەگەڵمانە بژی کاتێ بیری شەکەینەوە بخینە قەفەزەکەەوە هیچ نەبێت بتوانین ئەوەی کە پێویستە بۆی بکەین ئەگەر بەلایانی کەمەوەش بێت بتوانین مافی خۆی بینێکە لەو قەفەزە بتوانێت توانێت پڕین و پاک و تەمیزی و خۆراژی زۆر سپاس بەڕێز کاک سۆران زمان بەخێوکەری باڵندە سپاس بۆ ئێوە زۆر سپاسدانەکەم خۆش بێ زۆر سپاس هاوارچین لای تەوری دوێ بەرنامە